پیس و پۆخڵترین مرۆڤی سەرزەوی 6 ساڵە خۆی نەشۆردووە. سەرباریەوەی با شێوەیەکی ئاسایی مرۆڤ لە هەفتەیەکدا 2 بۆ 3 جار پێویستی با خۆشۆردنە، بەڵام ئەم پیاوەی کە دەیبینن تەمەنی 80 ساڵە و بڕیاری داوە خۆی نەشوات، نەک بۆ ڕۆژ و 2 ڕۆژ، بەڵکو بۆ ماوەی 6 ساڵە ئاو بەر لەشی نەکەوتووە. ئەموو حاجی لە خوارووی ڕۆژاوای ئێران دەژی، بە پیس و پۆخڵترین مرۆڤ دانراوە لەسەر زەویدا، لەبەرەوەی لە تەمەنی 20 ساڵی بڕیاری داوە خۆی نەشوات. شێوازێکی سەیر و سەمەرەی هەیە بۆ ژیانکردن، خواردنی تەنەکە خۆڵ و ئەو چواردەورەی خۆی دەخوا لەگەڵ گۆشتی ئاژەڵی مردارەوە بوو. ئەو ئاوەی کە دەیخواتەوە ئاوێکی پیسە و لە حاویەی بەنزیندا خۆی دەیپاڵێوێت. ئەموو حاجی بۆیە خۆی ناشوات، چونکە دەڵێت مرۆڤ بۆیە خۆی دەشوا بۆ ئەوەی نەخۆشی بڵاو کاتەوە. لەبەر ئەمە وازی لە بەکارهێنانی ئاو هێناوە بۆ ئەوەی نەخۆشی لە خۆی دوور بخاتەوە. دەڵێت ئەگەر مرۆڤ لەگەڵ سروشدا بژی با تەندروستێکی باشەوە دەمێنێتەوە. ئەموو حاجی بۆ ماوەی 6 ساڵە خۆی نەشۆردووە، تەنانەت دەم و چاویشی نەشۆردووە. دەڵێت بیرکردنەوە لە ئاویش تووڕەی دەکات. ئەمە مانای ئەوە نییە وازی لە گرنگی پێدان با خۆی هێنابێ، بە ڕێگایەکی جیاوازتر قژ و ڕیشی چاک دەکات، بە ئاگر دەیسووتێنێ. ئەموو حاجی لە ژوورێکی بچووکدا دەژی کە زیاتر لە کوولانە دەچێ. سەرباری ئەم ژیانە سەیر و سەمەرەی کەچی دەڵێت هەست بە تەندروستیەکی باش دەکەم و هیچ کێشەیەکی تەندروستیم نییە. لەگەڵ ئەم هەموو سەیر و سەمەرەیەدا ئالوودەی جگەرەیە، بەڵام ئەو جگەرەیە ناکە خەڵکی ئاسایی دەیکێشێ، بەڵکو تووتنی جگەرەی دروستکرا و لە پاش ماوەی ئاژەڵ. بە پێیچە سەرچاوەیەکی ئێرانی دەڵێن هۆکاری ئەم شێوە هەڵبژاردنەی ژیانی دەگەڕێتەوە بۆ سەردەمی منداڵی، چونکە بێبەش بووە لە سۆز و خۆشەویستی. ئەویش بڕیار دەدا لە تەواوی کۆمەلگای یاخی ببێ و ئەم شێوازە ژیانکردنە هەڵبژێرێ. ڕەنگە بۆ زۆری نەمان قورس بێ بتوانین ئەم جۆرە ژیانە بژین، بەڵام ئەموو حاجی دەڵێ زۆر خۆشتر دەژیم لەو کەسانەی لە کۆشکدا دەژین و دڵیان خۆش نییە. من لە سروش نزیکم و ئەوان لێی دوورن. ئایا دەتوانیت ئەم شێوازە ژیانەی ئەموو حاجی بژیت؟